سەبارەت بە کۆبوونەوەی دادگای فیدراڵی عێراق لەسەر دوو سکاڵی هەرم برات بکە دادگای فیدراڵی لەسەر دوو سکاڵی تایبەت بە هەرێمی کوردستان کۆ بێتەوە کەمیان تایبەتە بە ناردنی بودجە و موچەی هەرێمی کوردستان 700 میلیارد دینارەکە. دومیشیان تایبەتە بە داخستنی کەمپی ئاوارەکان کە بەپێی بڕیارێکی حکوومەتی عێراقی دەبێت کە کەمپی ئاوارەکان تاوادێکی دیاریکرا و دابکرێت. ئێمە سەبارەت بە ئەم کۆبوونەوە سەبارەت بە بڕیاری داخستنی کەمپی ئاوارەکان گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاوەتەیب کا بەڕێزیان مامۆستای زانکۆ چاودێری سیاسین ڕاستەخۆ لە هەولێرە و لەگەڵمان دەبێت کاکاوە سڵاو لێ بێت ئەم کاتت باش. کاکاوە بەیانیت باش. بەیانیەوە باش سڵاو لێ و بینەرانی کورسات. زۆر سپاس. کاکاوە بڕیار بوو کە دادگای فیدراڵی سەبارەت بە دوو سکاڵی تایبەت بە هەرێمی کوردستان و چەند سکاڵایکی دیکە کۆ بێتەوە کۆبوونەکەی دادگای فیدراڵی بە کوێ گەیشت؟ ئەوەی هەبوو دوێنێ بڵاو کرایەوە دیارە هەردوو داواکاریەکە ڕەت کرایەوە بەوەی ساڵی ڕابردوو کە 700 میلیارد تایبەت بۆ بە بودجەی هەرێمی کوردستان نردراوە بە نادەسووری لە قەڵەم بدرێەوە بە تایبەت بە کەمپی ئاوارەکان کە ئەویش هەر لەبەر نەبوونی بەرژەوەندی هیزی لە لایەنی سکاڵە کارتێدا دیارە هەردوو داواکاریەکە ڕەت کرایەوە. ئەوەی هەیە دادگایی باڵای فیدرالی کە لەو ماوانە کە بۆ شوێنێکی یەکلاکردنەوەی کۆی کێشەکانی تایبەت بە هەرێمی کوردستان و لەبەر ناجێگیری بارودۆخی هەرێمی کوردستان و لە بەرامبەردا عێراق خەریکە بەرەبەرە لە دام و دەستگا دەستووریەکانی خۆی تۆخمە دەکا. بۆیە بەشێکیان وەک میزاجی یان کەسی هەوڵی بۆ دەبن یعنی بەشێکیشیان ئەوەیە کە حەقی تێدایە و دەربارەی ناردنی ئەو بڕەبودجەی کە ساڵی ڕابردوو هەبوو لەبەر پێداچوونەوەی بە بودجە یان نەبوونی بودجە تەثبیت نەکردنی بودجە حەقی هەرێمی کوردستان بۆ ئەو بڕەپارێ نێردرا دیارە لەبەرەوە بابەتێ ڕەتکرایەوە. دووەمیان هەرێمی کوردستان و یان دائیمەن لە هەر وڵاتێک گیان لە هەر جێگایەک کە وەزعێکی بارودۆخێکی نەئارام دێ خەڵکەکە بۆ دەرباسکردنی ڕوحوجانی خۆیان بە حانا بە شوێنە سەلامەتەکان دەبن بە تایبەتی خەڵکی سڤیل و ئەوەی هەرێمی کوردستان دیسان تام و بۆ نێشی سیاسی پێوە یا لەبەر ئەوەی ناوچەکان هەمووی ئارام بۆەوە نەگەرانەوەی ئەوانە بووە بە یەک کێشەیە گیان بەکاربێنن بە هەندێک زار بۆ فشار خستنە سەر دەوڵەتی ناوەندی بۆیە با هەندێک لانە پەیوەنددارەکان بۆ کاریەوەی هەزم نەکرێ ئەو داوانە تەزیل بکەن بەڵام زۆر جار ئەوانەی دەستنە دادگای باڵای فیدرالی هەندێکیان لە نەشارزایی و هەندێکیان لە بارودۆخی نەبوونی ڕێخستنی کاروبارە سیاسی و یاساییەکانی تووشێ و کێشانە دەبنەوە بۆیە دەبێتەوە کاری ڕەتکردنەوەی داوایەکان. بۆیە ئەوەی هەبوو ئاشکرا بوو هەردوو داوایەکە بەو شێوە بە ئوسلوبە ڕەتکرایەوە. بەڵێ کەواتە کاکاوە پێشبینی ناکرێت بەم زوانە کەمپەکان لە هەرێمی کوردستان دابخرێن؟ کەمپەکان بەڕاستی وە گوتمان لە بارودۆخێکی ئاسایی خەڵکی ناوچەکان هانا بۆ شوێنی سەلامەت دەبن. نازانم حکمەتی مانەوەی یان ئەو خەڵکانە بە فشار بێت بە هەر بارودۆخێک بێ بە تاکید دەبێت ئەوانە بگەڕێنەوە ژیانی ئاسایی خۆیان لەبەر ئەوەی ئەو خەڵکانە نە خەڵکی سڤیلن یعنی جیاواز لە کەمپەکانی ئەوانەی کە داعەژیان کە سوکاری داعەژ یعنی ئەو مەترسیانەی کە هەیە لە شوێنەکانی بە تایبەتی سووریا هەیە یانە ناوچەکانی تر هەیە شێوەی لە بینی دەست بە سەری و مانەوە و زۆرە ملێ و یان وەرنەگرتنی شوێنەکانیان بەڵام لێرە بارودۆخەکە ئاساییە بە هەر شێوەیەک بێ دەبێت ئەو کەمپانە چارەسەر بکرێ چارەسەرکردنیش دەبێت ڕێو شوێنە چونکە بڕێخۆتە نزانە بڕیاری دادگای فیدرالی قابلیتانە لێدان نییە دەبێت خەڵکەکە قەنەعەتی بێ بە گەڕانەوەی دیارە شتێک مەساڵحیانە و ناوچانە دامیر کراوە بەڵام دەبێت هەرێمی کوردستانیش بزانێ دائیمەن هات فرە ڕەنگبوونی زیاتری دانیشتوانی هەرێمی کوردستان بۆ ستراتیژی و ئایندە هەرێمی کوردستان سوود ناگەێنێت چونکە ئەو مەترسیانی کە ڕوبەڕووی ناوچەکە دەبێتەوە ئەوانەیە کە هەرێمی کوردستان تا ئێستا بە ڕێژەیەکی زۆر کاریگەری لەسەر دیمۆگرافیا و گۆڕینی لایەنە مرۆیەکەی کە ژمارەیەکی زۆر بەبێ بەرنامە و پلان و هیچ ئامانجێکی ڕوونیە لە پشتیەوە بەستەنانەت ئەلەساس بازار بجوڵێنێ ئەمانە
ئەگەر بۆ ئێستای لاانێکی سفادەیەکی هەبوو بێ سوود بگەێنێ بەڵام بۆ مەسەلە نیشتیمانی و نەتەوەیەکان و بە تایبەتی هەرێمی کوردستان یەکلانەبوونەوەی زیان بە هەرێمی کوردستان دەگەێنێ بۆیە و بۆ ئەوانیش بارێکی قورسە بۆ وەزارەتی پەروەردەیان بۆ ئوسڵوب و شێوەی خوێندنەکە بەڕاستی ئەوە دەبێت چارەسەر بکرێت چونکە ژیانی کەم بەڕاستی ژیانێکی خۆشش نییە بۆیە هەم بۆ ئایندەی منداڵەکانی ئەوان بۆ هەردوو لە سوود نییە بەڵام لەوانەیە بۆ هەندێک لایەن سوودێکی کاتی بگەێنێ بەڵام بۆ ئایندا دەبێت لە چارەسەری ئەو بارودۆخە بکرێت. بەڵێ داواکاری ئاوارەکان خۆیان چی ئەوان خواستیان هەیە بگەڕێنەوە یاخۆت ئەوان دانەوێت لە هەرێمی کوردستان درێژە بە ژیانە بدەن داواکاری خواستی ئەوان چی ئەمە لە ڕابردوودا و لە ئێستاش دەبینی کە بەشێکی زۆری ئاوارەکان ژیانێکی باشیان نییە سەلامەتی تەندروستیان نییە لە ڕیکۆلەتی خوێندنەوە بە هەمان شەوەک باست لێوە کرد کێشە گرفتیان هەیە ئەوان داواکاریان چیە دانێت بگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان بۆ مەکانی خۆیان یاخود دانەوێت لە هەرێمی کوردستان بێنەوە. وڵی ئەوەی هەیە هەرێمی کوردستان لە خراپ بەکارێنانی هەندێک حالت هەیە زۆر داهێنانی کرد لەوەی کە بۆ سوودی شخصی خۆی بەکارێنای بۆ بارودۆخی هەرێمی کوردستان بۆ هەموو قورسایی لە کەوتە سەرشانی بەو بارودۆخی ئێستا گەیشت بۆیە ئەوەی دەبینی دوسێ لایەن خۆی دەبینێتەوە ئەوی ئاگداری کەمپی ئاوارەکان بین هە لە هاتنیان بەو ناوەی ئێمە سەرپەرشی بەشێک لە ئاوارەکانمان دەکرد لە سنوورێکیکە کە قەزای کۆیە لەلای ئێمە زۆر بە ئاسایی و زۆریشان پێ خۆش بوو کەمپەکان داخرا و گەڕانەوە بەڵام لە هەندێک لایەن دەبینی بەشێکیان دەستگا ئەمنیەکان زیاد کۆنتڕۆلیان کردبوو نوێنەری ئێنەکان کە بە ئێمەیان دەبوت کە بێ بەرژەوەندی و ئەرکێکی ئینسانی زۆر باشیان بەرامبەر جێبەجێ دەکرد و ڕاست کەمپێکشمان بەو کاتە بە یەک لە کۆمپانیا گەورەکان دروست کرد بۆیان و ڕاستگەڕانەوە کەمترین ڕێژە ئەوەشی دەیەوێ بژێ بۆ خۆی خانوو گرت و لە چوارچێوەی ناوچەکەمایەوە بەڵام لێرە دام و دەستگایکی ئەمنی تۆکمەتر زیاتر دەوری ئەو کەمپانە ئەوە ئێمە هەستمان کرادرا بوو شتێک لە بەرژەوەندیش دروست بوو لە نێوانە بەشێک لەوانەی لە کەمپەکان بوونەوە بەشێک لە ناوچەکانی خۆیان یعنی مەساڵحی ئابووری بۆ هەندێکیان دروست بووە بۆیە لەوانەیە هەندێک لەوانەش ڕێگر بوون بۆ تێکەڵبوون لەگەر ئەو بارودۆخەیە ئەوە بۆ هۆکاریەوەی خەلچێکی کەش بەرەبەرە لەو بارودۆخە ڕابن دەنا زۆربەی ناوچەکان و بە تایبەتی لە ئیدارەیەک لە سنووری نەمانەوەی و لە ناوچەیەکی ژمانەوەی ئەو بە خۆی داهر زۆر شت و گومان هەڵدەگرێ بۆیە ئەو خەڵکانە ڕێگر بوون بەڵام ئێستا شتێک لە بەرژەوەندی ئابووریش هەست دەکرێت بۆ ئەو تاکانە دروست بووە و بەشێکی زۆر کات دەگەڕێنەوە ناوچەکانی خۆیان و هەندێک زاریش دەگەڕێنەوە ئەو شوێنانە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیان و بۆ ئەو کاتانێک کە لانی دەسەڵاتی سوودی خۆی لەوانە وەردەگرێت بۆیە ئەو بارودۆخانە هەمووی تێکەڵ بووە بە یەکتری ئەو بەڕاستی توێژینەوەیشی دەوێت بۆ بچی بزانی ڕاپرسیەشان تێدا ئەنجام بدەیت بەڵام ئەوەی هەیە زۆر بە باشە ڕێگە بەو هاتوچۆی کەمپانە و لەگە خەڵکی دەرەوە زۆر بەردەستکە و ڕێگە نادرێ خەڵکی ئەکادمی لەو چوارچێوەی توێژینەوەی خۆی بکات لە بارودۆخی گوزەرانی منداڵەکانی و چۆنیەتی و ئاست و خوێندن و ژیان و گوزەرانیان بەڕاستی ئەوانە دەبێت بە توێژینەوە حکمی تێدا بکەیت بەڵام بە بەراورد ئێمە بە قیاسێک لە ناوچەکانی کەەوە بەراورد بە ناوچەکانی تر و بەراورد بە ستاندەرە نێودەوڵەتیەکانی کە پەنابەر و پەناهەندە بۆ ناوچەکان بۆ هەموو ئەوانە لێکدانەوەمان بۆ خرشکاری کە ئەوە بەگشتی بارودۆخی کەمپەکانی هەرێمی کوردستانە. باشە کاکەوە هەڵوێستی ڕێکخراوی نەتەوەیەکگرتووەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ چێ لە کاتی داخستنی سەرجەم کاپەکانی ئاوارە لە هەرێمی کوردستان؟ وڵا ڕاستی هەموو وێنەکان تا حدێک هاوکارن کە خەتەر لەسەر ژیان و گوزەرانی تاکی کەمپ و ئاوارەکان هەبێت هاوکاری ڕێکخراوەکانی دەستاوە کاکاوە لایەنی هەندێک هاوکاری تر هەیە بۆ خۆیان لە ڕێگای ئەو دەستگایانەی کە دروستیان کردووە لە ڕێگای ئەوانەوە هاوکاری دەکرێن و لەوانەیە بەشێک لە سەرچیەکان نان لاوەچیەکانی کە تایبەت بە ئێنەکان بۆ هەندێک مەساڵح لە ناوچەکان لەوانە هەندێک هاوکاری بکرێن ئەوانەی کە پێ قورسایەکە زیاتر کەوتو بێتە سەر هەرێمی کوردستان لە ڕێگای ئەو ڕێکخراوە خێرخوازیانەی کە خۆیانەیە لە چوارچێوەی بەرنامە و کار و پرۆژەی هەرێمی کوردستان ئەوانە زیاتر دەعم دەکرێن و هاوکاری ئەو کەمپانە دەکرێن. بەدیلی گەڕانەوەی ئاوارەکان بۆ زێدی خۆیان چیە ئایا لەوێ هیچ تامینێکی ژیانیان بۆ دیابین کراوە کە بگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان بۆ ماڵ و حاڵی خۆیان دەتوانن شێوازێکی باش درێژە بە ژیانیان بدەن یاخۆت کوالێتێکی باشی ژیانیان بۆ زامن بکرێت؟
بە خۆتان دەزانێت ئەو پەیوەندی بە خەڵکی ناوچەیەک نین پەیوەندی بە ئیدارە و خەڵکی ناوچەکەوەیە بەشێکی لە پرسیارەکان بەشەکەی تری ئەوەیە بارودۆخی عێراق چۆنە بە بەراورد لە هەرێمی کوردستان ئەوەی دەبینی یەکەمیان بارودۆخی ئەمنیە کە خەتەر و مەترسی هیچ لەسەر نەمایە بارودۆخ و ژیانی گوزەرانیش ئیتر کۆی پێشکەوتنی ناوچەکانی عێراق بە بەراورد بە هەرێمی کوردستان چونکە خۆتان دەزان ئێستاگەر هەرێمی عێراق پارە و بودجەی هەرێمی کوردستان نێنێت لە بارودۆخێکی باش نییە دانیشتوانی خەڵکی خۆی ئیلا لە بارودۆخی ژینگە یان هەندێک لەو شێوانە نەبێ ئەنجا بۆیە ئەوەی دەبینی بەراورد بەوەی دانیشتوانی ناوەڕاست و باشوور کە گوزەرانیان باشترە و دەتوانن باشتر جێگە خۆیان بکەنەوە بەڵام لەوانە شتێک فێرە ئیسراحەتیش بوون لە ناوچەکانی خۆیان لەو شوێنانە ئێستا لە کەمپەکانن وە گوتمان بەرجەوەندی ئەو ناوە خەڵکە پاراستنیشیان ئەوە بووە بە هۆکاری ئەوەی مانویان بەڵام بەدڵنیایی خاڵی یەکەمی ئەوانە هۆکاری سەرەکی هاتنیان نەبوونی ئەمنیە ئێستا ئەمنی گەڕاوەتەوە بۆ ناوچەکانی خۆیان ئەوە لە پێش هەموو شتێکە هەم بەلایەنی ڕێکخراوینەتەوە یەکگرتووخان و ئەوانەی کە چاودێری ڕەوشی مافەکانی مرۆڤ دەکەن هەموو ئەو ڕاستیە بەڕاستی سەرمێنراوە چەند جارێکیش ناڕاستەخۆ هەوڵیان داوە کە بەگشتی ئەوانە بگەڕێنەوە بارودۆخی عێراقیش سەقامژیر بێتەوە لە بەرژەوەندی ڕای نێو دەوڵەتێ چوو کە کاتی خۆی پرۆسی ئازادی عێراق بۆیە ڕەوشی دانیشتوان بەگشتی و ناوچەکەش ئارامی بخۆیەوە ببینێ ئەوان مرتاحترن بەوەی کە بڵێن هەموو عێراق ئێستا بارودۆخێکی ئەمنی باشدای نەک بەشێکی ئاوارەوە لە شوێن و لە کەمپەکاندا دەژێت بۆ ئەوانش بارودۆخێکی قورس و ینی ئەرکیش تریان دەخاتە سەرشان. بەڵێ کاکاوبین و لەی سکاڵاکەی دیکە سەبارەت بە پرۆژە یاسای بودجە بوو بۆ هەرێمی کوردستان ڕەتکردنەوەی ئەم سکاڵایە کاریگەری لەسەر نردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان دەبێت لەلایەن بەغداوە لە داهاتوودا؟ بەتاکید هەرێمی کوردستان بێمتمانەیەکی زۆر لە نێوان هەرێمی کوردستان و دەوڵەتی ناوەندی عێراق دروست بووە یعنی ئامار و داتای ناڕازگۆ هەیە بەشێکیان سیاسیە بەشێکیان ئابووریە بەشێکیان کۆمەڵایەتیە عێراق بەشێکیان دەوێت لە ڕووی ئابووری هەرێمی کوردستانەوە لەبەر ئەوەی ناشەفاف بووە بەڕاستی دەیەوێت ڕازگۆیانە بکەوێتەوە بەردەستی خۆی و دەوڵەتی عێراق لە کاتی هاتنی داعش و کەوتنی دەستی نەوتی کەرکوو بۆ هەرێمی کوردستان دیسان بێ متمانەیەکی تر بوو لە نێوان هەردوو لا دروست بوو و هەموو ئەو بارودۆخانە بۆ هۆکاری ئەوەی کە لەلایەنە ئابوووریەکەی عێراق غوانیشان بدا کە هەرێمی کوردستان دەوێت داهاتەکەی بە شێوەیەکی شاراوە و بۆ بەرژەوەندی هەندێک خەڵک بەکاربێنێ و هاوکاری ئابووری دەوڵەتی عێراق نەبووە بە تایبەتی وڵاتان لەو پەڕی دنیاوە هاتن هاوکاری دەوڵەتی عێراقیان کرد بەڵام هەرێمی کوردستان وەک بەشێک و بەشێک ئێستحقاقات و بڕیارمان داوە نووسینەوەی دەستور و وەک بەشێکی فیدرال لە عێراق لەو ئەدایە بەڕاستی ڕازی نەبوون و هەندێک لە کۆمپانیا نێودەوڵەتیەکانیش ئەو ئەوانەی کە دەرێنانی نێوتی کەرکوو دووسانە بارودۆخەکە ڕازی نەبوون بەشەکەی تر ئەوە سیاسیەکەی ئەوە بوو خوێندنەوەی ستراتیجی بۆ بارودۆخی هێزا هەرێمیەکان لەلایەن دەسەڵاتی هەرێمی کوردستان نەکراوە چونکە هەمیشە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد ئەوەندەی کاریگەری چوارچێوە هەرێمیەکەی لەسەر بووە کەمتر چوارچێوە نێودەوڵەتیەکەی لەسەر بووە هەمیشە ڕاستە خۆ ناڕاستە خۆ هەرێمی کوردستان ئاگادار کراوە نەچنە ناو بارودۆخی هیچ لایەنێک لەو ناکۆکێ لە نێوان ماڵی شیعی هەبوو ئەوە بووە هۆکاری ئەوەی کە هاوپەیمانیەکی سێقۆڵی بەبێ بیر لێکردنەوە و بە خێرایی و بەبێ ڕەچاوکردنی لایەنێک لەو لایەنانەکە زۆر بە خێرایی ئاراستەی سیاست و ستراتیژی خۆی دەگۆڕێ یعنی مەبەستمانە برێن دەرهاویشتی ئەو بڕیارانەی کە ئێستا هەیە و لەسەر بودجە لەسەر خوتی هەرێمی کوردستان و لەگەڵ یەک نەبوون و لەگەڵ ئەو هاوارێک کە لە هەرێمی کوردستان هەڵدەستێ بەوەی دەیانەوێت لایەنی و ئیرادەی سیاسەتی هەرێمی کوردستان لە ناو ببرێ ئەمە بووە ئەو هەموو کۆمەڵە هۆکارە بۆ ئەوەی کە فعل و ڕەتفعل دروست بێ لە هەردوو لایەن بۆیە ئێستای بودجەی عێراق ئەگەر نیەتێکی باش چونکە ئیتفاقێکی کە کرا دووبارە ویستیان
بارودۆخەکە ڕاز بکرێتەوە بەڵام هاوپەیمانی سێقۆڵی یەک دوو هەردوو لاان بە شێوەیەک لە شێوەکان بە نمونەی تیاری سەدر بۆ خۆی کشایەوە وەک هەڵوێستێکی کە لە چاوەڕوانی بەدربوو لایانی کەی سونەکان شتێک لە چوارچێوەی حەلبوسی کە قەراریاندا لە پەرلەمان دوور بکەوێتەوە بڕوای بە قەرارەکانی دادگای فیدرالی هەبوو وە سێەم حالت دەمێنێتەوە بۆ پشک و بودجەی هەرێمی کوردستان دەبێت ئەو متمانەیە بۆ هەردوو لا بگەڕێتەوە. ئایا هەرێمی کوردستان بەوەی کە ئەو بڕە بودجەی هەبووە پێشتر تەکمیلەیە گاتەوە بەڵام ئێستا کۆی موچەی هەرێم دەنێردرێ دەبێت ئەوەی لە داهاتی ناوخۆوە لە داهاتی سنووریەکان لە هەموو ئەو بارودۆخانە نیەت باشی لەگە عێراق بکرێ ئەوەی ئێمە دەزانین بڕێک بودجە دەنێرن دوایی هەر وەک بارودۆخێکی پێکەناوی لە شارع عێراقی لێک دەدرێ وڵا ئێمە بە هەڵاش شتێک بودجەمان نووسیوە داوای ڕاستکردنەوەی ئەو بارودۆخە دەکرێت بۆیە ئەوەندەی پەیوەندی بە دروستکردنی متمانەوە هەیە لە نێوانیاندا شتیکە ڕۆڵ نابینێ لەو نێوانە بۆیە بەشێکیان باشە بەوەی یعنی ئێستا هەموو لایە گەشتنە قەنەعات هەرێمی کوردستان تاکی و مەسلەی بودجە مەسلەی قوتی خەڵک تێکەڵ بەلایانی سیاسی نەکرێ بەڵام لە بەرامبەردا هەندێک ئیلتیزامادەیە لە هەرێمی کوردستان دەبێ ڕوون بێتەوە بە خۆتان دەبینن ئێستا تۆزێک کە قەرار بوو پێش کۆتایی بڕێک بودجە بنێردرێ بەڵام بۆ هۆکاری ئەوەی هەڵوێستی سەرۆکوەزیران و ئەوانەی نیاتیان پاکە لاواز بکرد لەیان ئەو نەو ئەخەلکانێکێن داوایەک تەزیل دەکەن لەبەر ئەوەی ئاگاتان لێ بێ کە پەرلەمانی عێراق وە چاودێرێکی سوورە چاودێرێکی جددیە بەسەر حکوومەتەوە بۆیە ناتوانن هەندێک لادان بکەنەوە ئەو جیاوازیەی کە لە ناوخۆی عێراقشەیە بۆیە بەشێک لە بڕیارەکە باشە بەشێک لە دادگای فیدرالی باشەکە حەق بە هەرێمی کوردستان دەدا بەشەکەی دوو لەسەر هەرێمی کوردستانە کە دەبێت ئەو متمانەیە لە نێوان هەرێم و لە نێوان ناوەندی دروست بکرێتەوە چووکە ئێمە نمونەی سەرۆکوەزیرانەکانی پێشتریشمانەیە تا حەدێک عادل عەبدولمەهدی ویستی بڕێک لەو پارانە بنێرێ بەڵام لەبەرەوەی دیسان نیەتی باش لە هەرێمی کوردستان و نەتوانرا پارسەنگی ئەو هەڵوێستانە بەهێز بکرێ ینی هەر لە نەبوو یعنی بۆ عێراق بوو هەرێم نەک لە هەرێمیش ئەرکەکانی سەرشانی بەرامبەر عێراق جێبەجێ بکە بۆیە ئەوەندەی پەیوەندی بە متمانەوە هەیە کەمتر پەیوەندی بە هەندێک بڕیاراتەوە هەیە بەڵام بەگشتی باشە بەوەی وەک گوتمان قەناعەت دروست بۆ هەرێمی کوردستان حەق و ئیستحقاقی خەڵکی خۆی هەیە و بە تایبەتی موچەخۆرانی هەرێم هاوشێوەی موچەخۆرانی ناوەڕاست و باشوور و کۆی هەموو عێراق وەک یەک لێ بکرێتەوە. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز کاتەی مامۆستای زانکۆ چاودێری سیاسی سپاس بۆ تۆ سپاس بۆیکە لە بانی کوردستان نیز لەگەڵمان ئامادە. سپاس کاکاوە.